50 مليون بس زرل باركيتي سياركش باي 6-7 دفتره ام قربالغي دوام اما قوبشاندانيا اما لسر رگای سرکی پشتێنەی خورماتوو شۆفێرانن لێرە وەستاون بۆهۆی ئەوەی ئەم ڕێگایە کە پێرێ واتە دوو ڕۆژ پێش ئێستا نۆژن کرایەوە دیسانەوە ئەمڕۆ کەمێک پێش ئێستا ڕۆچوو لەگەڵ خۆشە بارەڵگرێکشی قەڵب کردەوە ئەوەی کە هاوکارمەگە دیمەنەکان بگوازێتەوە ئەم ڕێگایە ڕێگای سەرەکی بارەڵگرەکانە بە پشتێنەی خورماتوو ناسراوە ڕێگای هاتچۆی بارەڵگرەکانی نێوان شارەکانی هەرێم و بەغدای لەسەرا دیارە ماوەی جارێک ئەم ڕێگایە نۆژەن دەکرێتەوە بە شێوەیە کێتوانین بڵێن پیرۆپەڕۆ بەڵام هەرزوو لەگەڵ بارانە ڕێگاکە لەگەڵ خۆی ئابا و مەترسیە خاتە سەر شۆفێران دیارە کەمێک پێش ئێستان بارەڵگرێک لێرەوە تێپەڕیوە لە کاتی هاتنی ڕێگاکە ڕۆچوو و کەوتۆتە نێو ئاوەکەەوە من ئێستا شۆفێرانم لایەگەیەکێ لەم شۆفێرانە سلااو لێبێت ئەم ڕێگایە چی کێشێکتانەیە لەگەڵیا و ئەم بارەڵگرە بۆ بەخوا مامۆستا ئەم کێشەیە خلاص نابێ نهائیە ئەم کێشەکەمان زۆر سەختە زۆر مشکلەیە ئەم ڕێگایە بە سێ شمال بۆ جنوب ڕێگایە زۆر مهمە ئێمە گشت جارێتێن حەلێک بەسیتمان بۆکەن ئەم ئەڕوخێ ئەمە شەشەم حوتەم جارە بەم ساڵە ئەم ڕێگای ڕوخە زەرەلی زۆری داوە پێمە کاسبیمان نەباوە خێرمان نەماوە ئیشمان هەمووی لەو دەرەوەیە ئەڕۆین سیارە بارنی ئەوە 3 مانگە 4 مانگە زەلام هەیە لەمرە ئیشی نەکردە بە بۆنەی ئەم ڕێگاوە ئەوە ڕێگا دوێکە شەو کردیان ئەوەی سەخ ئەم خراو بوو دنیای پارە سەرفەکەن ئەلەمرە بۆم ڕێگایە عینەن چونکە پوختی ناکەن چاکی ناکەن و هەندەسە ناکەن ئێ هەم خراوە بێ هەم ئەو فەقیرە چییە حاڵی ئەوە تقریبا 50 ملیۆن بەس زەرەرێتی 50 ملیۆن بەس زەرەر بارەکەیەتی سیارەکەش بای 6-7 دەفتەرە ئەوە خاوەنەکەی فەقیر ئەو لەو ڕۆکەوتا هیچ دەسەڵاتی نییە هیچ دەسەڵاتی نییە ئێمەش دەسەڵاتمان نیە هەر سەرەکەین و داوەتان چییە؟ داوامان ئەم حکومەتە ئەم لا حکومەتی ئەرکێ بێ بەس حلێکمان بۆ بکات جسرێکمان بۆ بکەن جسرێ لەورەوە بەسنە حتا بۆ ئەم عالەمە خلاص بێ بۆ کاسبەکەی بۆ ڕێگا بۆ ئێستا نەحرب هەیە هیچمانەیە لەمرە بۆ خاسی ناکەن چەندەم جارەم ڕێگای ئەمە حوتەم جارە تقریبا بەس بەم ساڵە حوتەم جارە ئەم عملەکان ئەتێن خاسیەکەن فایدەی نییە قابت فرادە نەختێ حل چاک ناکەن حل نهایی ناکەن ئێیان ئەم جسرەیان ئەو جسرە ڕێسیەکانمان بۆ بکەن ئێوە بۆ لێرە وەستاون وڵای وەستاون ڕێگاکە نەماوە لە بەیانیەوە تقریبا 3 ساعاتە لێکوانێنە سووسی ئەو ڕێگا چیە زێرابەکانی بچووکە بۆ ڕێگانی بچووکە ئاوە کە دێ بە 4-5 زێرا بۆ ئاوە دەرباز نابێ ئەبێ بۆ ڕێگەورەی بۆ بێنێ بەخواوە لەکەینەوە لە ڕەمەزانەوە 2 کارۆ 3 کارۆنمان کردووە هیچ نییە بڕۆین بۆ تکریت و ئەملاوە کرێژ زیاد نادەن ناچارە بێ لەو ڕێگایەوە چۆکەین ڕێگایتر نیە ئەمە ڕێگای هەولێر بەغایە دەست خۆش بێت ئەمێ باسیەوە بکەم ئەم ڕێگایە تاکە ڕێگای پشتێنەی خورماتووە ئەگەر دیمەنەکان زیاتر هاوکارم پیشاندات کەەوە بارڵکەوتنی ئەوواوەکەوە جا ڕێگای سەرەکیە ئەگەر بێت و ئەم ڕێگایە تەرک بکەن شۆفێران ئەبێ ڕێگایەکی دوورتر بگرنە بەر یعنی ئەو ڕێگایش ئەتوانن ڕێگای تکریت یاخود عوزێم بگرنە بەر بۆ گەیشتن بە مەبەستیان بە ئامانجی و شوێنێکە ئەیانوێ بگەن ڕێگاکەش بۆ ئەوان دوورەکات یعنی بەراورد بەم ڕێگایەتوانن 2 کاتژمێر بۆ 3 کاتژمێر ڕێگاکەیان دوورترە بێتەوە و ئێستاشەم شۆفێرانە لێرە گیریان خواردووە و ڕێگاکە بەم شێوەیە ئاو بردوێتی و چاوەڕێی لایەنی پەیوەنددارن وڵامیان بداتەوە زیاتر لە 3 کاتژمێرە لێرە وەستاون بەڵام تا ئێستا کەس ناتۆ دەخەت لەگەڵیان